بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان پارتی و یەکێتی لە شارۆچکەی دوکان کۆبوونەوە دوای کۆبوونەوەکەیان ڕاگەندراوێکی 5 خاڵیان بڵاو کردەوە بەڵام لە ڕاگەندراوە 5 خاڵیەکاندا بە شێوەیەک باز لە ڕیفراندۆم و سربەخۆی ناکەن و تاکید لە گفتوگۆ لەگەڵ بەغداد لەسەر بنەما دەستوریەکان دەکەنەوە بە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق تاوتوی پرسی ڕیفراندۆم لە نێوان هەرێم و بەغداد دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا ئەحمەد بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر سەرەتا لە ئەوە دەست پێ بکەین خوێندنەوەی بەڕێستان بۆ کۆبوونەوەکەی ئەمڕۆی یەکێتی و پارتی و ڕاگەندراوە 5 خاڵەکەیان چی؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان کۆبوونەوەکە مەسیجێکی زۆر جیاوازی هەبوو لە کۆبوونەوەکان دیکە مەسیجێکیاندا بەوەی کەوا پێچەوانە لەو خاڵانی باسییان کردووە جەخت لەسەر یەک ڕزی گەلەکەمان دەکەنەوە یەکریزی گەلەکەمان بەوە بێ پارتە سیاسەکان هەمویان بەیەکەوە یەک بەیاننامەیان هەبێ یەک مەسیجیان هەبێ بەڵام دوو هێزی سیاسی نازام کێ ئەو وەکالەتەی داونەتێ بەناوی گەلی کوردستانەوە قسە بکەن یا بەیاننامە دەرکەن یا جوابی چ وتارێکیان ئاراستە کراوە تاوەکو جوابی بدەنەوە بە قەزیەک عێراق داوای ئەوەی نەکردووەکەوە ئەمان مەرجیان چییە یا ئەمان پێشنیاریان چییە بۆ دانوستان بە پێچوانەوە عێراق باس لەوە کاکەوە مەرجی هەیە مەرجەکانیشی وازەحن تاوەکو ئەو مەرجانە جێبەجێ نەکەن بڕوا ناکەم عێراق وەڵامی بداتەوە چکە پێشەوەی بێمە ستۆدیۆ گوێم لە سعات حەدیسیە کرد کە وتەبێژی حکوومەتە باسی لەوە کرد بە هیچ شێوەیە ئەو بابەتانەی کەوا لەسەر ڕیفراندۆم کراوە دەرەنجامەکانی ڕیفراندۆم ئەگەر کورد ئامادە نەبێ قسە لەسەر ڕیفراندۆم کە ئەوە هیچ وەفدێک گوێ لێ ناگرن. ئێستا بەغداد ئەوەیە کە ڕیفراندۆمەکە هەڵبوەشێتەوە و یان سەر بکرێت طبعا ئەو تەرحەی بەغداد تەرحێکی نامەنتیقیە نامەعقولە ناقانونیە چونکە ڕیفراندۆم کە کرا هەڵۆشاندنەوەیە بێ بە ڕیفراندۆمێکی دیکە بکرێت یاخود محکەمەی اتحادی بڕیار بدێ ئەوەی کە عێراق باسێکا فعلاً شتێکی ناقانونیە شتێکی نامەعقولیشە دەکرێت لە ڕێگەی محکەمەی اتحادیۆ لەو ئیجرعاتانەی کە پێشتر کردویانە محکەمەی اتحادی بڕیاریەوەی دابووکەوە
ڕیفراندۆم ڕێکارەکان بۆ ڕیفراندۆم سڕ بکرێ لەسەر ئەو بنەمایە ئەتوان محکمەی اتحادی بڕیای یەکلایی بکاتەوە هەم خۆیان لەو قەیرانە دەرباسکەن هەم ئەو شەرتە تعجیزیەش لەسەر هەرێمی کوردستان لابن چونکەەوە شەرتێکی تعجیزیە من وا لی تێگەم بۆیە پێداگریەکەن لەسەر و شەرتە چکای ئێمە هەندێک لە قیاداتی شیعە با بڵێن لێدوانیانم بینیوە یا مەقالاتیانم بینیوە باز لەوەکەن کەەوە شەرتێکی تعجیزیە شەرتی تعجیزی بۆ کاتێک دێت کە لایەنێک بەهێز یا بێوێ فشارەکانی زیاتر بکە بۆ ئەوەی کە ئێوێ لەسەر ئەرزی واقع جێبەجێکە فعلەن ئێستا عێراق ئەوەی کە ئێوێ لەسەر ئەرزی واقع خەریکە جێبەجێیەکە ئەو بەیاننامەیەکەوە ئەم بەڕێزانە ئەمڕۆ بە ناوی کوردەوە کە کۆمەڵی ئیسلامی لانی کەم شەریک نین لەو بەیانە و ئەو بەیانە تەمسیلی ئێمە ناکا و ئەو کۆبوونەوە تەمسیلی هەموو میلەتی کورد ناکات تەمسیلی تەنها ئەو دوو حیزبە سیاسیەکە دوور لە نزیک ئێمە پابند نابین بە ئەجندای ئەو کۆبوونەوەیەوە بەڵە زۆر باشە بەڵام ئەو ڕاگەنراوە پێنج خاڵیە مامۆستا هەر ئەوەیە کە باز لەوە دەکرێت کە مەسەلەن بە سەر و کۆمارەوە پرۆژیان ناروتۆ بۆ سانی بەغداد بۆی گفتوگۆ دەست پێ بکە ئەوەندەی کە زانیاری بەڕێستە بێت لەو پێنج خاڵەدا هەر ئەو پێنج خاڵی مەسە براوەتەوە بەغداد یاخود چی ئەم پێنج خاڵە بەغا لەسەر ئەرزی واقع خەریکە ئەوەی کە ئێوێ ئەو مەرجانەی کە هەیەی جێبەجێیەکە باسی لە مەرزەکان کرد مەرزەکانی بە یەک پارچەی داخستووە بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران مەرزەکانی داخستووە لەسەر داوای وەزارەتی خارجی عێراق ببورن فرۆکەخانەکانیان داخستووە لەسەر داوای هەر وەزارەتی خارجی عێراق کە نامەیەکی ئاڕاستەی هەموو دنیا کرد و سوڵتەی تەیران باسی لەوە کە تا ئێستا فرۆکە نایە ئەوەی کە وتراوە کۆمەڵێک پاشەکشە کراوە لەو شوێنانەی کەەوە پێشتر پێشمەرگەی تیابوو شەهیدی تیاداون لە ئێستادا باز لە مەتاری کەیوانەکرێەوە گەشتونەتە ئیتفاقەوە هێزێک پێک بێنن لە هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی شورتەی ئیتحادیە هێزێکی عراقی تامان هێزە عراقێکە خۆ بۆ کورد دەستنیشان ناکرێ و هێزەکێ اینجا هەشتی شابی دێن شورتەی اتحادی دێن جێش دێن هەچ کەس دێن ئیمەوەی هێزێکی عراقی دێنەوێ لەگەڵ وجودی هێزە ئەمریکیەکان ئەوەی کەوا کورد باسی لەوە کرد کە لە فرۆکەخانە ناکشێتەوە ئیتفاق لەسەرەوە کراوە کە هێزێکی هاوبەش ئیدارەیەوە بە بەنسبەت ناو کەرکووکەوە بە ئیدارەیەکی مشتەرەک ئیدارە درێت کەرکووک ڕێخۆشکردن بۆەکەن لە کاتی ئەو پێنج خاڵە مناقەشەکرا هێزی پێشمەرگە دانیشتیان لەگەڵ هادی عامری و ئەبو مەهدی المهندسا کرد لە کەرکووک بۆ ئەوەی هێزێکی شورتەی عراقی یا هێزێکی شورتەی ئیتحادی بێتە ناو کەرکووک و ئیدارەیەکی مشتەرەک وەرگرن دوا قۆناغیان باز لە نەوتی بای حەسەن و ئاڤانەکە کە زۆر بەوازەحی بە کوردیان وتوە یعنی من پێم خۆشە کورد زۆر ڕازگویانە مامەڵە لەگەڵ خەڵکی کوردستانە سیاسیەکانمان ڕازگویانە زۆر بەوازەحی بە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی بەو دوو حیزبیان وتوە بەخۆشی بە یا بە ناخۆشی بێن نەوتی بای حەسەن و ئاڤانەمان ئەوێتەوە دوای قسە لەسەر بابەتەکانی دیکە کەواتە مامۆستا ئەو پێنج خاڵە نیەوەی کە بۆ بەغدایان ناردووە ئەوەندەی کە بەڕێزت زانیاری ئەمە بۆ چاواشەکردنی ڕای خەڵکی کوردستانە و بۆ ئەوەی بڵێن ئێمە تا ئێستا با بڵێن مبادرە لەدەست ئەمانە هەرێمی کوردستانە یاخود لەدەست ئەو دوو هێزە سیاسیایە بە تایبەتی نەخێر مبادرە لەدەست هێزی پارتی وێکێتیانە مبادرە لەدەستی هێزە عێراقیەکانە و ئەوانن ئێستا نقاتی قوایان بەدەستەوە و فەرزی ڕۆڵی سەرۆکۆمار تا سەرۆکۆمار ئەو خاڵانی کە بەڕێزوتت ئێستا بۆ ناوچە جێناکۆکانێنی تاو کورد ئامادە ئیدارێکی هاو بەش بکە بۆن مەسەر بازگەی کەیوان فڕۆکەخانەی کەرکووک کێڵگەنەوتەکان بە هاو بەشی بەڕێوە ببرێن ئەنی ئەمە کورد ئامادەی وی دەربێ و بەرامبەر عێراق ئەمە ئیتفاقی لەسەر کراوە تەنها مەسەلەی نەوتەکە نەبێت مەتاری کەیوان لەسەر کردوەندەی کێ واگادار بن بەڵێ کێ ئیتفاقی لەسەر کردووە ڕەزامەندیان دەربڕیوە هێزە کوردیەکان ڕەزامەندیان دەربڕیەوە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆژ بۆ ئەوە بووەکەوە هەردوو هێزەکە بەیەکەوە بڕیارە چارن و سازە بدەن بە قەولی خۆیان لە ئەو کۆبوونەوەی باز لەو خاڵانە کراوە کە بەڕێز پارێزگاری کەرکووک لا بدەن چکەوەیەکێکە لە دەوای عراقیەکان و کاتی خۆشی ئێمە لە کاتی لادانیدا بە ئەو برادەرانەمان وەدوتمان بۆ خۆتان باشە کە لە ئێستادا کەرکووک لەو قەیرانە دەرکەن
پارێزگارێکی تازە دابنێن چونکە ئەمان سوورن لەسەر ئەو بابەتەوە زۆر مەلەفات باسەکرێت لەسەر و قەزێ بۆیە ئێوە دەست پێشخەری خۆتان بکەن بۆیە ئەو ئەزمەیە نەقۆزرێتەوە بۆ ئەزمەیەکی دیکە ئەوەی لە مفاوەزات تا پێوترێ خیاراتی عراق طرح کراوە خیاراتەکان جێبەجێکا لەسەر ئەرزی واقع بەڵێ ئەی سەبارەت بە ڕۆڵی سەرۆکۆمارەوە هیچ پرۆژەیەکی سەرۆکۆمار لە ڕاستیە لە سەرەتاوتی هیچ خاڵێکم پێ نییە و هیچ پرۆژەیەک ئەمە دەست پێشخەری خۆیەتی کۆمار بە حکومی ئەوەی ڕاعی دەستورە لە عێراقدا پێویستە لە دەستور لانەدا ینی ئیشەکەی سەرۆک کۆمار بەو شێوەیە بۆیە قەناعەتم وایە ئەو خاڵانەی کە ئەمڕۆ جێبەجێکراون و ئەو خاڵانەی کە ئەمان موافقەتیان لەسەر کردوون مەبەست من 5 خاڵە نییە سبەی نییە سەرۆک کۆمار بە کووت لە سیاسی عەرەبیەکان ئەڵێ لە دارولسەلام لە بارگای تایبەتی جەنابی سەرۆک کۆمار بۆیە سبەینە سعادە کۆبوونەوەیەک هەیە و پێم وایە سەرۆکوتلەکان ئاگادارکراونەوە بۆ ئەو بابەت بەڵێ بەڕێز بۆچی پێدوایە ئەو 5 خاڵە چاوەشەکاریە بەرامبەر خەڵک بوو چونکە ئەوەی لە واقعدا هەیە ئەم 5 خاڵە نییە لە ڕاستیە ئەوەی لە واقعدا ئێستا جێبەجێکرێ ئەم 5 خاڵە نییە دەشاردرێتەوە مادام ئەوەی کە ڕەزامەندیان دەروێت بۆ بەڕوونی بە خەڵکی کوردستانی ناڵێن سیاسی کورد ینی تەبیعەتێکی بۆ دروست بووە هەمیشە حەزەکە ڕاستیەکان بشارێتەوە لە ڕاستیە ئەوان بەڵێن ئێوەیاندا کە ئەگەر لە 25 مانگا ڕیفراندۆم کرا 26 مانگ ئەبێتە دەوڵەتی کوردستانی سەربەخۆ دوای ئەوە زانیان وەزعەکە ئاڵسکاوە نەخێروتیان مەرج نییە لە یەکەم ڕۆژای ئالانیکەین لەوانەیە ساڵێک 2 ساڵ تەجمی دیکەین دوای نەخێر مەسلەی تەجمیدکردنەکە هەر کە تەواو بوو لە 26 مانگا بەڕێز کاک مەسعود باسی لەوە کرداواکە لە حەیدرابادی دەرگای دانوستان دانەخا سەرۆکی حکوومەت باسی لەوە کردکەوە ئەو عەلەمەی کە لە پشتی ئەوە بوو کە عەلەمی عێراق بوو ئێستا لەسەر هەندێک برادەریان کردووەتە کێشەکەوە عەلەمی عێراق ئەگەر لە شوێنێک بوو بکرێتە عیبە ئەگەر کوردێک لە پاڵیا قسە بکە لە کاتێک ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکە کە لە ئەم دوو هێزە ینی صفەیەکی ئەویان نییە صفەیەکی وەزیفەی حکوومەتی ئیتیحادیان نییە تا عەلەمی عێراق دابنێن بەڵام عەلەمی عێراقیان دانابوو لەبەرەوەی قەناعەتیان بەوە پێکراوە کە بێ عەلەمی عێراق دابن بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە لە خاڵی سێمی ڕاگەیەنراوەکەیاندا یەکێتی و پارتی باز دەکەن کە گفتوگۆی بێمەد و لەسەر بنەما دەستوریەکان ینی پێشتر باز دەوەکە کە کورد ڕازی بووە ئاەت عەلاویش باسی لەوە کردبوو کە کورد ڕازی بووە لانی کەم ئەنجامی ڕاپرسی هەڵپەسێرێت بەڕاستی زانارێک کرد لە یاخود لەگەڵیان عێراقیان و توێش کردووە کە کورد ڕازی بوو بێت بەم داوایە سەبارەت بە بیدایەتی خاڵی سێمکاڵێ هێزە کوردستانیەکان من تێناگەم لەو تابیرە هێزە کوردستانەکان بەزێکێتی و پارتی نین بۆ معلوماتی بەڕێز و بۆ ئەو هێزانەشی کاوایان نووسیوە چونکەوە ینی ئەوە هەڵەگرێکە ئێمە بەیان نامەیەک لەسەر ئەو بابەتە دەرکەین و بە دنیا بە کوردستان و بە عێراق و بە جیهانیش بڵین ئەو دوو هێزە تەمسیلی هەموو هێزە کوردستانیەکان ناکەن ئەوانە تەنها تەمسیلی خۆیانەکەن ئەوانە تەمسیلی هەموو جەماوەری خەڵکی کوردستان ناکەن لانی کەم بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی نوێنەرایەتی 600,000 کەس دەنگدەر ئەکەن بێژگەلەوەی دەنگدەر و جگە لە دەنگدەریش خەڵکی دیکەش کە دەنگی نەداوە نوێنەرایەتی ئەوانەکەن ئەوە خاڵێکە سیر لەوایە خاڵی سێهەم باز لە دانوستانی بێمەرجەکە بەڵام لە ژێر پرەنسیپە دەستوریەکان ئەمە هەر ئەو خاڵەیەکەوە مەرجعی باڵای شیعەکان بەڕێز عەلی سیستانی کە کاتی خۆی سەقفی دانوستانی دانا بەوەی کە دەستور بێ هەر لەم خاڵە ئەگەر دەستور بکەیتە حەکەم ئەوە کورد لە زەرێکی گەورایە چونکە ئەو مەسەلانەی کە کردویانە بەشێکی لە ئێستادا مخالفەی دەستوریە ڕاستە بەشێکی عێراق مخالفاتی دەستوری کردووە بەڵام ئەمان مادەم لە ئێستەوە ڕەزامەندیان بە دەستورەوە دەربڕیەوە کەواتە پاشگەز بوونەوە لەوەی ڕیفراندۆمەکەیان چونکە لەناو ئەگەر بمبوری لەناو ڕیفراندۆمە لەناو دەستورە مەحکەمەی ئیتیحادی هاتووە مەحکەمەی ئیتیحادی ئەڵێ ئیجراعاتی ڕیفراندۆم ئەبێ بوەسێنرێ بۆیە ئەمان خۆیان بۆ خۆیان خستۆتە ناو داوێکەوە بەبێ ئەوەی پێ سەبارەت بە هەڵپەساردن پێشتر بوون منە عەلاوی باسی لەوە کە کورد ڕازی بوو ئەم پرسە هەرزوو حکوومەت ڕەدی ئەوەی دایەوە کەوتیان بە هیچ شێوەیە هەڵپەساردن ناقوبوڵ نییە چونکە کاتی خۆی ئێمە پێمانوتون بیوەسێنن لە ڕێگەی مەحکەمەوە پێمانوتون بیوەسێن ئێستا وەستاندن با بڵێن ئەو خاڵە ئەو خاڵە ناکاتەوە لەگەڵ ئەوەیشا دووبارە یەکەمەوە ئەوەی کە عێراق داوای ئەکا بە هەڵوەشانەوەی ڕیفراندۆم داوایەکی تعجیزیە وە شتێکە ناقانونی و نامەنطقی و ناعەقلانیە چونکە ڕیفراندۆم بە داوا هەڵناوەشتێنێتەوە بە دوو ڕێگەڵەوەشتێنن یا ڕیفراندۆمێکی وەکو خۆی یاخود محکمەی ئیتیحادی ئەو وڵاتە بڕیاردا لەسەر ئەوەی
ئەو ڕیفراندۆمە بە شێوەیەک لە شێوەکان دەرەنجامەکانی قبول ناکرێت قانونی نییە دەستوری نیە ئەبێ محکەمەی ئیتیحادی بڕیار لەسەر بابەتە بدات ئەگەر بگەینە ئەوەی ئایا ڕیفراندۆم لە دەستورە هەیەیانە ئەوە دوجار بڕیاری محکەمەی ئیتیحادیە بەڵام بۆ معلوماتی ئەو محکەمەی ئیتیحادی کە ئێستا هەیە هەمان ئەو محکەمەی ئیتیحادیش نییە کە لەناو دەستوری عێراقا هەیە و یەکێک لەوانەی کە ڕێگرە لەوەی کەوا محکەمەی ئیتیحادیدا بمەزرێ گرفتێکە کە تا ئێستا وەکو کورد ڕازی نەبووین لەسەرەوە بابەت. بەڵێ زۆر باشە بەڕێزوتت یەکێتی و پارتی تەمسیلی کورد ناکەن بە تەنیا سەبارەت بە هێزەکانی تر دەبێت هەڵویستیان چی بۆ نمونە یەکێتی و پارتی بڕیار لەوە بدەن کە ڕیفراندۆم بکرێ بڕیار لەوە بدەن کە پەیوەندەکان لەگەڵ بەغداد تێک بدەن چاکی بکەنەوە هێزەکانی تر دەبێ هەڵوێستیان چی ئەوە بە من مەسن من ناتوانم بە ناوی هێزەکانی دیکەەوە قسە بکەمەوە هێزەکانی تر ئازادن لەوەی کە هیچیان وسایان لەسەر نییە بڕیار بدەن ئایا ئەو دوو هێزە تەمسیلی ئەوان ئەکەن و ئەو بڕیارانەی کە ئەم دوو هێزە داویانەوە ئەم وەرەقەی تەفاوزە بە قەولی خۆیان کە نردویانە بۆ بەغدا تەمسیلی ئەو هێزە سیاسیانەکەن ئەبێ و هێزانە بێنە سەرخەت من وەکو سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەم هێزانە تەمسیلی ئێمە ناکەن و ئەو وەرەقە تەفاوزیە لە دوو لە نزیک پەیوەندی بە ئێمەوە نییە. بەڵێ ئەی پێ دوای دەبێت ئێستاوە چی یەکەن مەسەرەن بۆ تەنیا لەم خۆناغەدا ئێستا بۆ یەکێتی و پارتی خاون 56 کورسی پەرلەمانی کوردستان بۆ تەنە ئەوان بڕیار بدەن دەبێت هێزەکانی تر کەوتوەتە سەرەوەی ئێمە پێشتر ینی لە پێشتریشان لە مەسئلەی کاتێک کە ئەو ئەنجومەنیان دروست کرد بوو ئەنجومەنی سیاسی ئەنجومەنی ڕیفراندۆم بەیاننامەمان لەسەرەوە بڵاو کردەوە کە ئەو ئەنجومەنی ڕیفراندۆم بە هیچ شێوەیەک لە دوور لە نزیک تەمسیلی ئێمە ناکە و بەرپرسنین لە بڕیارەکانی و بە هیچ شێوەیە التیزامی پێوە ناکەین دوایی کە بوو بە ئەنجومەنی سیاسی هێزە سیاسیەکان دیسان بەیاننامەمان لەسەرەوە بابەتەوە و لێدوانماندا کە ئەوە تەمسیلی ئێمە ناکە و بەرپرسیار نین بەرامبەر بە هەڵوێستەکانی لە ئێستاشدا ئەو هێزە ئەو بەیاننامە ئەو وەرەقە دانوستانە ئێمە تەمسیلی ئێمە ناکات لە دوور لە نزیک و ئەوە بە ڕێی هەموو هێزە سیاسیەکان لانی کەم کۆمەڵی ئیسلامی پابند نابێت بە خاڵەکانی ناو ئەم وەرەقەی تەفاوزیە. بەڵێ زۆر باش سەبارەت بە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارەهێرێ کە ئێستا جۆرێک لە گرژی دروست بووە بە بۆچوونی بەڕێزت ئایندەی و ناوچانە چی لێدەی ئەوەیە کە مەسەڵەن دووبارە ئیدارەی هاوبەش وەکو پێشتر بەڕێز دامەش بێت ڕازی بوون لەسەر ئیدارەی هاوبەش ڕازی بوون لەسەر ئیدارەی هاوبەش و ئیدارەی هاوبەش و نەجمەدین کەریمیش لا ئەدەن لەسەر داخوازی عێراقیەکان ئەی ئیدارەی هاوبەشی سیاسیان ئەمنی بۆ نمونە ینی کاڵێن ئیدارەی هاوبەش کەرکووک لەوە پێش 2014 چۆن ئیدارەکەی هاوبەش بووە بە هەمان شێوە ئیدارەی هاوبەش ئەمە شتێک بڵێم کاکە حەکیم لە ڕاستیە دوای ئەوەی لە چەند شەو پێش ئێستا عێراقیەکان خۆیان ئامادە کرد بوو کە فیعلەن بەهێز قەزیەکە یەکلایەکەنەوە یەکێتی نیشتیمانی لە ئاستی بەرپرسیارەتیا کە زانیان ئەوە بێتە هۆی پێکادان و شەڕ و پێکاڵکژان کە دوجار خەڵکی کوردستان زەرمەند دەبێتەوە بۆیە تەداروکی ئەو قەزیان کردو نیان هێشتا ئەو شەڕە ڕووبدا بە موقەت چووکە وەستێنرا تاوەکو ئەمان ئیستیجابەیان ئەبێ ئیستیجابەی ئەمان بۆ ئەو خاڵانە کە ئەمڕۆ مناقەشە کراوە بەڵێ ڕازین لەسەر ئەوەی ئیدارەی مشتەرەک و معسکەری کەیوان و با بڵێن پارێزگاری کەرکووک هەموو ئەوانەی لە 2014 ئەوان بەڕەسمی بە یەکێتی و پارتیان وتووە کە ئەوەی لە 2014 ئەوان بەجیان هێڵاوە دەگەڕێنەوە بۆ ئەو شوێنان. بەڵێ ئەنیست کەواتە ڕیفراندۆم ئێستا بۆ هۆیەوەی کە ئێمە ئەو ناوچانە دووبارە حکوومەتی عێراق بێتەوە ناویان ئەگەر بڵێم ئەوە ڕیفراندۆم جارێک چکە توانی دەستی حکوومەتی عێراق بێنێتەوە ناو هەرێم چونکەوە لە نووسینی برای بەڕێزم کاک ئەحمەد میرە مەقالێکی لەسەرەوە نووسیوە کە بۆ سێم جار توانرا دەوڵەتی عێراق بهێنرێتەوە ناو هەرێمی کوردستان ئەمە سێهەم جارێتی سێم مەرحەلەیەتی ئەگینا ئێمە لە چوارچێوەیە کابین حکوومەتی ئیتیحادی دەستی لەو ناوچانە بە شێوەیەک لە شێوەکان بە شێوەی کاتیش بوو بێ دەستبەرداریان بوو و ئیدارەی کوردی سەرپەرشتی ئەو شوێنانەیە کرد و ئیدارەی خۆی تا جێبەجێ کرد بەڵام لە دەرەنجامی ڕیفراندۆم وەکو بەهانێک حکوومەتی ئیتیحادی با بڵێن دەوڵەتە ئیقلیمیەکانی لێ هاتە سەر خەت هەموو هێزە شیعیەکان و هەموو حتا هێزە سونیەکانیش لە بەرامبەر ڕیفراندۆمە یەک هەڵوێستیان نواند هێزە ئیقلیمیەکان و هەڵوێستیان نواند کە پێویست بوو مجتەمەعی دەولی و کوتلەی ئەوروپی مجتەمەعی دەولیش هەماهەنگ بوون یعنی بۆ تاریخی مجتەمەعی دەولی بۆ مەجلیسی ئەمن ئومەمی متحیدە بۆ یەکەم جارە 15 دەوڵەتەکەی مەجلیسی ئەمن بە تێگڕا
دەنگەدەن لەسەر بابەتێکە ژە و بەیان نامە بوو کە دەریان کرد کورد تەوقیتی زەمەنی بۆ بابەتەکە دیاری کردبوو تەوقیتەکەی هەڵە بوو و خوێندنەوەی بۆ واقعەکە ئەمەوێ لەسەر خوێندنەوەی واقعەکە شتێک بڵێم بۆ کورد ئەو تەوقیتەی هەڵبژار ئەو تەوقیتە بۆ هەڵە لە ئێستادا سراعەکەی لە عێراقا لە بینی دوو شخص کە تەمسیلەکرێن لە دوو ئیرادا با بڵێن گروپی مالکی و ئەوانەی لەگەڵینی و گروپی عبادی و ئەوانەی لەگەڵین جا ئەوە سونە و شیعە و کورد هەمووی تەوزیع بوون بەسەر ئەو دوو بەرەیەدا ئەمریکیەکان بە هەموو شێوەیە پاڵپشتی حەیدەر عەبادیەکەن بۆ ئەوەی جارێککە بێتۆ بەسەر وەزیران حەیدەر عەبادی چۆنە بێتۆ بەسەر وەزیران ئەبێ منزیلەیەکی وای بدەنێ پێگەیەکی وای بدەنێ وەکو بەتەڵ دەرکەوێت لە عێراق بە بەتەڵ دەرکەوتنی ئەم لە مقابلی منافسەکەیەتی ناوی نووری مالیکیە ئەبێ ئیمتیازاتی لەو گەورەتر بێ و زیاتر بێ ئیمجارەکانە بە بەتەڵ خەڵکی عێراقی ناس لە سەردەمی مالیکیە هەموو محافەزە سونیەکان ڕادەستی داعش کراون لە سەردەمی مالیکیە لە 2007 تا 2014 بێژگەلەوەی اقتصادی عێراقی ئینهیاری کردووە هەموو ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی سوپای عێراقا بۆ ئیدارەیەکی مشتەرەکیە بۆ لەگەڵ هەرێمی کوردستانە نەماوە لە دەستی هێزە عێراقیەکان و ئیدارە مشتەرەکە کەوتۆتە دەستی کوردەکان لە ئێستادا چۆن حەیدەر عەبادی بێتە پاڵەوان ئەبێ ئەم دوو لەزمەیی کە مالیکی داوێتی بەدەست و هەردووکیان بەدەست بێنێتەوە ئەمجا بێتە پاڵەوان بەڵێ محافەزە سونیەکان هەمویان لە دەست داعش سەندەوە بە هاوکاری هێزە ئەمریکیەکان ئێستش بە چاودێری هێزە ئەمریکیەکان ئەوە ئەکرێت کەوە معسکەری کەیوان تەسلیم بکەن ئیدارەی مشتەرەکە ئەمە ئەمریکانش لەگەڵ ئیدارەی هەڵبژار یانی ئەمریکیەکان نەیان شاردۆتەوە زۆر بەڕاشکاوی وتویان ئێمە لەگەڵ پارچەی خاکی عێراقین ئێمە لەگەڵ دەوڵەتی اتحادی تەعاملەکەین یعنی ئەو نامەی وەزیری خارجی ئەمریکی زۆر وازەحە ئۆفەری داوەتە هەرێمی کوردستان لە بری ئەوەی ئۆفەرەکەی اختیار کات و عکسی ئۆفەرەکەی اختیار کردووە بۆیە ئەمریکیەکان بە هیچ شێوەیە ئێستا لەگەڵ خواستەکانی کوردانین کورد لە ئێستادا نە عێراق لەگەڵ خواستەکانیەتی نە دەوڵەتی ئەقلیمی لەگەڵ خواستەکانەتی نە مجتەمەعی دەولی لەگەڵ خواستەکانەتی بە پێچەوانەوە عێراق لە ئێستادا ناوخۆی خۆی یەک هەڵوێست کردووە شیعە و سونە یعنی ئەو خلافەی لە نێوان شیعەکانە هەیە کاک حەکیم زۆر کەم لە ناو هێزە کوردیەکانە ئەو خلافە هەیە بەڵام لە ئێستادا لەسەر مەسەلەی ڕیفراندۆم مووقفیان ئەوەنە موحەد بۆ هەز ناکەی مووقفی یەکیان لە یەکێکی دیکەیان جیاواز بێ لەسەر ئەساسیاتێکی زۆر بەسیط ئێستا لەبەرەوەی مەسەلەی انتخابات لە با بڵێن چاوەڕوانەکرێت لە ساڵی ئایندا انتخابات بکەین ئەوەی لە عێراق بانگەشە بۆ تند و تیژی بکە بەرامبەر بە هەرێمی کوردستان و باسی سیادەی دەوڵەتی عێراقی بکات لەسەر هەرێمی کوردستان ئەو هێزە کەسبی انتخابی دەسەکەوێت بۆیە هەموو هێزە سونی و شیعەکان لەسەر ئەم ئەساسە ڕێککەوتون دوو دەوڵەتی ئەقلیمی کە یەکیان لەوە پێش بە حساب دۆستی کورد بۆ و ئیتیفاقی 50 ساڵەی وزەی هەبووە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەم دوو دەوڵەتە لە ئێستادا قەناعەتیان بەوە هەیە تەعامل لەگەڵ حکوومەتی ئیتحادیا بکەن ئەوەتانێ ئێران هەموو مەرزەکان داخا لە کاتێک ماوەیەک پێش ئێستا ئێران ئامادە نەبوو مەرزەکان دابخا و ئەگەر ملاحەزە کردبێت لە مؤتەمەرە سەحوفیەکەی ڕۆحانی و ئەردوگانە حتا ئێران باسی لە ئەقلیمی کوردستانە کرد بەڵام ئەردوگان باسی لە شیمالی باکووری عێراق کرد ئێرانەکان سیاسەتێکی مەرینیان هەیە ئەگەر ملاحەزە بکەی تورکەکان زۆرتر بە تەشەنوج و بە دەمارگیری و مامەڵەیان کردووە بەڵام ئێرانەکان سیاسەیەکی مەرینیان هەیە ئێران بە تەبیعەت مەشهورن سیاسەتی مەرینیان هەیە بەڵام ستێپ بای ستێپە خوتووە بە خوتووە کاری خۆیان جێبەجێەکەن و ئێران مەشهورن بەو نەفەس درێژیەی کە هەیەە و ئەوەشی بیانەوێت جێبەجێ ئەەکەن لەسەر کوچکە زۆر هەوڵیاندا لە ڕێگەی نوێنەرەکانیان کە کورد ئەو ڕێفراندۆمە ئەنجام نەدا و ئایشیانەوە سزای و هێزانە بدەنکەوە لە پشت داکۆکی بوون لە ڕێفراندۆم چونکە ئەوە دژی یەک پارچەی خاکی عێراقە بە قەولی ئەوان چونکە ئەوانیانەوە عێراق بە یەک پارچەی بمێنێتەوە تا ئەو کاتەی ئیشیان پێوێت چونکە یەک پارچەی عێراق بەرژەوەندی نییە بۆ کۆماری ئیسلامی ئێران یەک پارچەی عێراق لەوان خزمەت بە کۆماری ئیسلامی ئێرانەکە بەلاوازی ئەمێنێتەوە ئەگینا ئەو دوو پارچەی لێجیاکەرەوە سونە و شیعی سونە و کوردی لێجیاکەرەوە بەشەکەی تری شیعی بە شێوەیەک لە شێوەکان ئەبێتە ینی یەک کوتلەی مەذهبی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانیا هەرچەندە لە ئێرانە تەوائف و ئەقەلیەتر هەیە بەڵام زۆرینەکان ئەبنە ئەو بابەتە بۆیە لە بەرژەوەندی ئێرانە
کە دژایەتی هەرێمی کوردستان بکات لە بەرژەوەندی تورکیا کە دژایەتی هەرێمی کوردستان بکات بۆیە ئێستا دۆستێکمان نەماوە هانای بۆ بەرین گرفتەکەی ئەوەی قیادەی کوردی هانابن بۆ علاوی خۆی پێویستی بەوە هەیە چەند وەفدێک ڕێک تا بەینی چاکە بێتەوە لەگەڵ هێزە شیعەکانە ڕۆڵی نییەوەی کە پێش نەگەڵ ڕۆڵی نییە علاوی خۆی کێشەی هەیە لەگەڵ هێزە شیعەکانە یعنی لە کاتی دروستکردنی حکوومەتی ئیتیحادیە پۆستێکیان دانابوو بۆ علاوی تا ئێستا و پۆستەی وەرنەگرتووە و هێزەکەی زۆر نیگەرانن و وەزیرەکانیان مەسەن وەزیری بازرگانی هەبوو بە شێوەیەک لە شێوەکان لە مەلەفاتی گەندەڵی و ئاڵا بوو بەجێهێش عراقی بەجێهێشت ئەوە یەکێکە لەو کێشانەی کە علاوی و جەماعەتی نوجەیفی کە هاتبوون بۆ ئەوەی بینی هەرێم و کوردستان ڕێک بکەن لە کاتێکە یەکسەر حەیدەر عەبادی باسی لەوە کرد کە ئەوە هاتوون بۆ مەبەستی بازرگانیەکانیان کە لەگەڵ هەرێمە هەیەنە. سوپاس دەکەم مامۆستا ناوبڕێکمانێ دوێ ناوبڕکە دەگرم و لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێی کورت و دەگەڕێن وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بە سوودە بۆڕی خۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سووری خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بە سوودە بۆ هەڵامات شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بە سوودە بە ئەوکردنی قوڕگ و فرێدانی بەڵغەم چای سەوزی جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بە سوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسینگ بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بە سوودە بۆ ئازاری سووری مانگانە. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا ئەحمەد گەبگەرم و لای بەڕێز ئەمڕۆژی یەکێتی و پارتی لە بەیاننامەکاندا باسییان لە یەکریزی و یەخستنەوەی ناوماڵی کورد کردووە بەرامبەر بەغداد. یعنی ئێستا چۆن تەنە بەیاننامە یەکریزی دروست دەبێت یاخود چۆن یەکریزی دروست دەبێت لە کوردستان؟ ئەگەر سەیری تەبیعەتی ئەو دوو هێزە بکەی ئەوەی کە ناوماڵی کوردی لە ئەساس و شەق و پارچە پارچە کردو ئەم دوو هێزە سیاسیە بوون چونکە بە شەڕێکی نەگریسی ناوخۆوە خەڵکیان ئاڵان چەند هەزار گەنج لەو پێناوە بۆ قوربانی
چەند سەد بێ سەر و شوێن تا ئێستش ئامادە نین بە کەسوکاریان بڵێن کە ڕوفاتی ڕۆڵەکانتان لەکوێ بۆیە یەکڕیزی کە تێکدراوە ئەم دوو هێزە سیاسی تێکیان داوە و یەکڕیزی لە بەغدا بەو شێوەیە دروست نابێت چونکە ئەمان یەکڕیزی کاتێک یەکڕیزیانەوێت کە لە بەرژەوەندی خۆیان نابێت لە کاتی ڕیفراندۆمەکە باسی یەکڕیزیانە کرد و خەڵکیان هێنا سەر شاشە و وتاریان پێدان و لە تەنیش خۆیان و دایان ئەنان بەڵام لە کاتێکا کە بڕیار لە قەزیەی چارنووساز دەن تەناو دوو هێزە سیاسی خۆیانەکەنە خاوەنی کوردستان یەکڕیزی بەوە دروست نابێتەوە لەسەر لە بەیان نامەیەکا باسی بکە یەکڕیزی بەوە دروستە بێ کەوا شەریکی حەقیقی بی لەگەڵ خەڵک لە کاتێکا باز لە شەراکەتی عێراقەکەن ئەڵەن شەراکەت لەگەڵ عێراقا کۆتایی هاتووە ئەوەیان لەبیر چۆکە ئەوان لێرە نەیانتوانیوە شەراکەتی حەقیقی لەگەڵ خەڵکا بکەن تەنها لەبەر ئەوەی پەرلەمان خۆی سازە کرد بۆ ئەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و سەرۆکێکی هەرێمی تازە هەڵبژێرێ بە پێی ئەو پرانسیپانەی کەوا لە یاساکانی هەرێمە ئامادەکراون ئامادە بن پەرلەمانی وڵاتەکە پەکخەن یەکڕیزی لەوێەوە تێکچووکەوە مؤسسەی تەشریعی پەکخرا یەکڕیزی لەوێەوە تێکچووکەوە وەزیرەکانی گۆڕان نێرانەوە ماڵەوە یەکڕیزی لەوەوە تێکچووکەوە سەفەقاتی زۆر گەورە و استراتیجیان لەگەڵ وڵاتێکا کرد بەبێ ئاگاداری هێزە سیاسیەکان و بەبێ ئاگاداری ئەو وەزیرانەی کە بەشدارن لەناو کابینەکە بۆیە ئەوان کاتێک دەوای یەکڕیزیەکان خۆیانن یەکڕیزیان تێکداوە و چاوەڕێ ئەوە نەکەن لە کەسی تر یەکڕیزیان بەسی چەنگاویکیان ناوێسە بە عملی بۆ نمونە ناوخۆی کوردستان بۆی ئەو یەکڕێزیە دروست بکرێت بەرامبەر بە بەغداد بۆ نمونە لە ڕووی بێسکن دامەزراوەکان لە ڕوو شەراکەت شەفافیت ئەمان قەناعەتیان لە ئەسڵا بە مؤسسات نییە چونکە مؤسسات ڕێگە لەوانەگرێ مەسەن بۆ پەرلەمانیان با بڵێن داخست بۆ پەرلەمانیان لە کار خست لەبەرەوەی پەرلەمان لێپێچینەوەکە لە حکوومەتەکەی ئەوان لە وەزیرەکانی ئەوان بۆیە پەرلەمانیان پێویست نییە بەڵام کاراشیان کردەوە بەڵام کاتێک کارایان کردو بە ئیفلیجی کارایان کردو کاتێک کارایان کردو بۆ شتێک کە خۆیان نەیانەوێ کە ئەویش کراسێکی شەرعی بکاتە بەر ڕیفراندۆمەکان کەواتە ئەمان دژی مؤسساتی ڕسمی ئەم وڵاتن جا مؤسساتە ڕسمیەکە چەند مؤسسات هەیە لەم وڵاتە کە تا ئێستا سەرۆکەی کاتی سەرۆکی ئەو مؤسسەیە کۆتایی هاتوو تا ئێستامان ئامادە نین کەسێکی گونجاو بخەنە شوێنەکەی پەرلەمانەکە بەو شێوەیە کە هەیە حکوومەتەکە بەو شێوەیە کە ئیفلیجە و ناتوانێت کۆمەڵی مؤسساتی نەزاهە و فڵان و فیسار و ئەوانە دیوانی چاودێری و ئەوانە تا ئێستا کۆتایی ماوەکەیان هاتووە کۆمەڵێک یاسا ماوەکەی کۆتایی هاتووەمان ئامادەنین لەبەرەوەی دانانی یاسا بۆ کەسێکە بێت کە پەیڕە و سەروەری یاسا بکە ئەم دوو هێزە فێری ئەوە نەبوون سەروەری یاسا بکەن سەروەری یاسا قبول بکەن ئەم دوو هێزە قەناعەتیان بەوە هەیە خۆیان یاسا بن خۆیان یاسا بن کە خۆشیان بوون بە یاسا اینجا یاسا بە پێی ئەو کراسە دوورن کە خۆیان لەبەریەکەن بەڵێ زۆر باشە بەس بۆ یەکڕیزیەکە ئێستا بۆ نمونەگەر و توێژ لەگەڵ بەغداد بکرێت چۆن باز لەوە فدی لایەنەکان دەکرێت سەدانی ئەگەر بەغدا قبوڵی بکات سەدانی لایەنەکان دەکرێت بەم پەرتەوازێت من قەناعەتم وایە ضرورە ئەو هێزە سیاسی سەرەکیانی کە لێرە لە یەکێک لە خاڵەکانە باسی ئەگەر وەفد پێگەێنرا لە هێزە سیاسە سەرەکیەکانی کوردستان من پێم باشە و هێزە سیاسە سەرەکیەکانی کوردستان ئەوانەی کە بەشدار نەبوون لەم کۆبوونەوەی ئەمڕۆ پێیان بڵێن بەو دوو هێزە چۆن ئەم وڵاتەتان وێران کرد چۆن ئەم دۆخەتان خراپ کرد چۆن خەریکە دوان ڕۆژی یەکنەوە بە ئاوادن خۆتانە وەزعات چاکەن و خۆتان تەحملی مەسئولیت بکەن چکە ناکرێت دوو هێز وەزعەکە خراپ بکەن بە بڕیاری بەتایبەتی هێزێکیان بڕیاری ئەساسی هێزێکیان ئەم وڵاتە بەرەو قەیران بەری دوایی بێت لە من بپرسێتەوە بڵێ وەرە لەگەڵم چاکە خۆی خراپی کردو با خۆی چاک بکاتەوە وە خۆشی تەحملی مەسئولیاتەکەی بکە نێرخۆیان بڕیار لەو مەسەلەیە بدەن چۆن چاکی دەکەنەوە ئەوان بڕیارەکان چۆن داوە کە خراپی بکەن ئەبێ ئاواش تەحملی مەسئولیەتەکەی بکەن کە چاکی بکەنەوە ئەمجارەکانی ئەو چاکردنەوە چۆنیە بێ ئەوەی کەوە قەناعەتیان پێ بۆ بەدەستی بێن بەدەستیان نەهێناوە ئێستا ئەبێ داوای ئەوە یەکەم جار داوای لێبوردن لە خەڵک و جەماوەری کوردستان بکەن کە بڵێ ئێمە بەڵێنێکمان پێدان دەوڵەتتان بۆ دروستکەین بەڵام خەریکە هەرێمەکەشتان لە دەسەدەین بۆیە ضرورە حکوومەت ئیستیقالە بکە
ئەو ضرورە هەڵبژاردنێکی تازە و بێگرد بکرێ سەرۆکی هەرێمێکی تازە هەڵبژێرێتەوە لایەن پەرلەمانەوە و یاسای تازەی بۆ دەرچێ ئەو فترە زەمەنیەی کەماوە حکوومەتێکی تازەی کارا هەڵبژێرینەوە و هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت بەڵام نەگە هەڵبژاردنەی کە هەندێک هێزی سیاسی ئێستا خۆی بۆ ئامادە کردووە هەر لە ئێستەوە خستوێتێ گیرفانی کەوا چلو ئەوەندە کورسیەنێ چونکە دیاری کردووە کاتوانێت چەندێک تەزویر بکە هەر ناوی مردووەکانی نزیکەی بایی 3 کورسیە هەر ناوی دووبارەکانی بایی 2 کورسیە هەر ناوی ئەو خەڵکانەی کە دەنگەدەن لە هەرێمی کوردستانە و خەڵکی هەرێمی کوردستان و کورد نین لە هەرێمی کوردستانە بای 2-3 کورسیە ئەمانە هەمووی بخاتە سەر کورسیەکانی خۆی بۆی زۆری نەبێ ئەمە ئەو دەرەنجامی ئەو ئینتیخاباتە نەتیجە ئەگرێتەوە کە حکوومەتێکی شکست خواردوو کە حکوومەتی حیزبێکە بێ کە حکوومەتێکی قۆرخکاری بێ بۆیە ضرورە هەڵبژاردن بکرێ بەڵام هەڵبژاردنەکەیش بێ بێگرد بێ هەڵبژاردنێک بێ دوور لە گزی و فزی بێ تاوەکو بتوانین نوێنەرایەتێکی خەڵک بکە و نوێنەرایەتێکی ئەحزابی سیاسی بکە و ئەو پەرلەمانەی کە هەڵبژێر نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵکی کوردستان زۆر باش ئەگەر هەڵبژاردن نەکرێت کاریگەری دەبێت سەر و توێژەکان لەگەڵ بەغداد بۆ نمەگە لەمە دوا ڕۆڵ بدرێ بە دامەزراوەکان بۆ توێژ لەگەڵ بەغداد ئێمە ضرورە موسسەیەکمان هەبێ ئەو موسسەیە سەر بە پەرلەمان بێ ئەو موسسەی دانوستان بێ لەگەڵ بەغداد لە ئێستادا ئەم دوو هێزە سیاسیە دانوستانەکەن ئەم دوو هێزە سیاسیش کاتێک کە دانوستانەکەن بۆ بەرژەوەندی ئەو دوو لایەنە سیاسیە دانوستانەکەن نەک بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان لەبەر ئەوەی بۆ بەرژەوەندی ئەو دوو لایەنە سیاسیە دانوستانەکەن هەمیشە کە بەرژەوەندەکانی خۆیان چۆن لەو پێش جێبەجێ بووە هەر ئاوا بۆیان جێبەجێ کرایتر میلەتەکە بەجێ هێڵن ئیتر میلەتەکە چۆن ئەژی چۆن ژیانی ئەڕواوان مشکلیان نییە مهم ئەوەیە چۆن بەرژەوەندی ئەم دوو حیزبە سیاسیە تحقیق بێت بەڵێ زۆر باشە سەبارەت بەو توێژی ئایندە و کارتی فشار هەرێمی کارتێکی فشاری هەیە کاندێک بەرپرس دەڵێن ئێمە کارتی فشارمان هەیە بەرامبەر بەغداد یعنی ئەو کارتە فشارە حەزەکەم بیزانم من زۆر بۆ یەگەڕم ئەو کارتی فشاری هەرێمی کوردستان چییە با باسی بکەن مەسەن کارتی فشاریا لە هێزی عەسکەریایە کە زۆر وازەحە ئێمە هێزی پێشمەرگەمان لەگەڵ هێزی قواتی عەسکەری عێراقیە هاوکوفە نین لە ڕووی عەدەدۆ لە ڕووی عودەدۆ لە ڕووی عەقیدەی قیتالیوە ڕاستە پێشمەرگەی ئێمە لە ڕووی عەقیدەی قیتالیوە چەند قاتی خەڵکەکانی ئەوان ئازایە بەڵام شەڕ تەنها بە عەقیدە ناکرێت شەڕ بە ئامرازەکڕێ ئەوەی لەوە پێشکە شەڕەکرا حەزەکەم نقطەیەک باس بکەم شەڕکە لەگەڵ داعشەکرا و باسەکرا ئوستورەی داعش تێک شکێنرا چ عێراقیەکان باسیەکەن و چ هەرێمی کوردستان پێشمەرگە ڕۆڵێکی بتوڵی و یعنی ئەوەی کە پێشمەرگە کردی بەو نەبوونیە بەو کەم عەتادیە بەو چەکە سادە و ساکارانە ینی هیچ هێزێکی نیزامی نەیتوانیەوە بکە بەڵام لە ڕاستیە بە حکمەوەی من باگراوندێکی عەسکەریم هەیە ئەو شەڕە شەڕی زەمینی نەبوو ئەو شەڕە لە جەوە کراوە یعنی هەموو بارگاکان لیان دراوە هەموو پێگەکان لیان دراوە لاواز کراون ئیمجارەکان توانراوە تەقەدم بکرێ بە بەڵگەوەی کاتێک کە شنگال ئازاد دەکرێت مقاومەتی ئەو تۆیتیان ناکرێ کاتێک کە باسی شەڕەکەین ئەبێ بزانین ئەمە شەڕێکمان کردووە یعنی عێراقیەکان شەڕێکیان کردووە عێراقیەکان کاتێک کە چوونەتە مووسڵیان ئازاد کردووە بە قەولی خۆیانە ئەگەر مقارنەیەک لە بینی دوو وێنەی مووسڵا بکەیت مووسڵیان بە خاپووری بەجێهێشتووە ئەم جارەکان نێتوانیویانە هێزە عێراقیەکان ئازادی بکەنەوە ئەمباری لە سا هەشتا بە ڕووخاوی بەجێهێشتووە داعشین جامان توانیویانە بیگەنەوە هەر محافەزەیەک هەر شوێنێکە گیراوەتەوە وێران کراوە اینجا کەواتە ئەم شەڕە یەکەم لە ئاسمانەوە ئیدارە دراوە دوایی عملیاتی تەکمیلەکەی لە ئەرزۆ کراوە بۆیە کاتێک باسی کارتی فشارەکەین کارتی فشاریا هێزی عەسکەریە کە هێزەکانمان کوفە نین بەرامبەر بە یەک بۆ معلوماتی بەڕێز و هاوڵاتیان ئەو داهاتەی کەوا هەرێم دەستیەکەوێ زۆر جیاوازە لەو داهاتەی کە حکوومەتی ئیتیحادی دەستیەکەوێ ئەو عەدەدە سوکانیەی کە عێراق 15 محافەزەی هەیە ئێمە و عەدەدە سوکانیەمان نییە زۆر وازە بیزین ئەو حەساری کە لەسەر هەرێمی کوردستان هەیە ئەو حەسارە لەسەر عێراق نییە ئەو پێگە نێودەوڵەتەی کە عێراق وەکو دەوڵەت هەیەتی هەرێم ئەو پێگە دەوڵەتیەی نییە ئەو تەئیدە دەولیەیە ئەقلیمیەی کە عێراقێتی ئەمە و تەئیدە ئەقلیمی نێودەوڵەتیەمان نییە ئەنجا کارتی فشار ئەگەر ئەمانە نەبن فەرموو با قیادەی کورتی بڵێ من 1 2 3 4 ئەوە نە کارتی فشارم هەیە ئەگەر بەکارم هێنا عێراق
لەوانەیە سازش بکە و پاشەکشەی لێ بکە فەرموو یەکێ لەو کارتانەمان پیشاند. بەڵێ سەبارەت بە فشارەکان کاتشمان کەمەوە فشارەکانی بەغداد چون دەکرێت هەرێم ڕێگەی لێبیگری هیچ ڕێگەی هەیە مەسەرەن سزای زیاتر بەسەر هەرێمدا نەسەپێنرێت ئەبێ هەرێم بگاتە ئەو قەناعەتەی يجب إنقاذ ما يمكن إنقاذه پێویستە ئەوەی ئەتوانین لە دەستمان نەچێ نێڵین لە دەستمان بچێ. ئەمە مەبدەیەکە لە مەجای عسکەریا بەکارهێنرێ ئەگەر دوو هێز ڕوبەڕووی یەک بنەوە یا دوو وڵات ڕوبەڕووی یەک بنەوە دوو گروپ ڕوبەڕووی یەک بنەوە ئەبێ دیراسەیەوە بکە ئەتوانێت چەندێک پارێزگاری لەو دەستکەوتانە بکە کە بەدەستی هێناون تا چەندێکی ئەتوانێت هەوڵ بدا ئەوەی لە دەست نەچێ. ئەگینا زۆر جار کار لە کارت رازێ ئەوەیشی بەدەستێنا و کولیان لە دەستێدەی بۆیە هەرێمی کوردستان ئەبێ لەسەر ئەم مەبداییش بکە چەندێکمان بەدەستێناوە ئەتوانین چەندێکی بپارێزین. بەڵ ئێستا دەبێت کار بۆ بکەین دەستکەوتەکانمان بۆ بگەڕێتەوە ئەوە نا دەستکەوتەکان نا ئەوەی کەوا بەدەستمان هێناوە لەوە پێش ئێستا مهددە لە دەستی بدەین ینی ئەرزێکی زۆر ئیدارەیەکی زۆر دەستکەوتێکی زۆر نەوتمان فرۆشتووە ئەومان کردو ئەومان کردو ئێستا چەندێکی ئەتوانین لە دەست نادەین ئێستا ئەتوانین چەندێکی لە دەست نادەین اینجا ئیدارەی مشتەرەک لە کەرکووکە کارێکی گونجاو و کەرکووک لە دەست نادەین با ئیدارەی مشتەرەک و زۆر جەریانە بڵین کە بە خەڵک و جەماوەرەکەمان ئێمە ئەگەر ئەمە نەکەین ئیدارە مشتەرەکەیشمان لە دەست دەرەچێ ئەگەر محافزێکی کوردی ترمان سوۆشێ نەجمەدین کەریم لە ئێستادا محافزەکە بە لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاوە هەڵبژێرین و داینێن و حەیدرابادی بڕیاری بۆ دەرکە نەک محافزەکەش لە دەست بین و ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی پارێزگاکەشمان هەڵوەشێنێتەوە دوای حاکمێکی عورفی دابنێن بۆ کەرکووک ئەمانە هەمووی ئەکرێ بڵین ئێمە جەماوەر خەڵک هاوڵاتیان ئێمە ئەمەنە ئەتوانین نێڵین لە دەست بچێ بۆیە بڕیارماندا ئەمە زۆر جەریانە ڕوبەڕووی ئەو نەتایجە بن و لێگەڕێن با خەڵکیش سزای گەل چۆنە تەحملین سزاکانی گەل بکە ئەنی گەل دەبێت سزایان بدات بە دڵنیاییوە ئەوەی لە پشتی ڕیفراندۆمەوە بۆ ئەوەی داکۆکیەکە لە ڕیفراندۆم و ئەوەی ئەو ئینە گەورەی ئەو گەورەی کە تلێرسۆن سوێتێ بەردەستی وەزارەتی ئەڵێ لە دوای یەک ساڵ تەنها ئەوەندە ڕیفراندۆم مەکەن لە دوای یەک ساڵ ئێمە پشتگیریتانەکەین بۆ ڕیفراندۆم بەڵام بەمەرجێ ئەولەویەتی ئێمە تێک مەدەن مادەی سەوشلتان بۆ جێبەجێەکەین هەموو کێشەکانی پێشمەرگە جێبەجێەکەین کێشەی بەشداری دەسەڵاتی سیاسیتان جێبەجێەکەین کێشەی هاوبەشیتان لە داهاتی حکوومەتی ئیتیحادیە جێبەجێەکەین تەنها یەک ساڵ ڕیفراندۆم تەجیل بکەن ئەگەر کورد ئامادە نەبێ حەقە سزا بدرێن ئەگەر هەر شتێک ئالەمانەی کە لە دەستمان بچێ و ئۆفرانەی ئەمریکا کە لە دەستمان بچێ حەقە خەڵک سزای ئەم دەسەڵاتە سیاسیە بدا و ئەو هێزە سیاسیانەی کەوا زۆر داکۆکییان کرد و زۆر مستر بوون لەسەر ڕێی خۆیان پرسیان نە بە ناوخۆی خۆیان نە بە دەوڵەتی ئەقلیمی نە بە مجتەماعی دەولی سزادانەکە چۆنە خۆ دەسەڵات و مشتێکیان لایە مەرج نییە ئەوە سزای میلەت بە شێوەیەک لە شێوەکان ئەم دەسەڵاتە چێوی پێچەوانەی ئەوە بکەن اینجا باز لە ئەم هێزانەکەیانەوێ مەسەن سبەی انتخاباتە ئەمانیانەوە انتخابات کە نەبێ خۆپیشاندان بکرێت کە نابێ انتخابات دوا بخرێت ئەمان کەیانەوێ سەرۆکی هەرێم ماوەکەی درێژکەنەوە خەڵک قبوڵێەوە نەکە ئەم درێژکردنەوە ئەوانیانوێ حکوومەتەکە درێژکەنەوە خەڵک نێڵێ ئەوانە هەر قەزیەک ئەم دوو هێزە سیاسیە کە ئەیانەوێ بیکەن جەماوەرە بێ سزایاندا سبەی ڕۆژی لە هەڵبژاردنەکانە زۆر ئاسانە دەنگێکە تۆ بەو دەنگە توانی سزا باشە بەڕێز ماوەسە تۆ چۆن لە حکومەتیەوە چیە کە بۆ نمونە بارزانین ڕازینە بوو نامەوەی وەزیری دەرەوەی ئەمریکا کە باسی وەکو دووەگەر لە ماوەی ساڵێکدا کێشەکان چارەسەر نەکرێن ئامادەن مەسەلەن بگەڕێنەوە بۆ ڕیفراندۆم ئەوە کاک مەسعود خۆی ئەڵێ من بە تەجروبەی ژیانم لە ماوەی ئەم چەند ساڵەدا هەرچیمان کردووە لەسەر ئەرزی واقع بۆمان چووەتە سەر سیاست بەمە ناکرێ هەرچیمان کردووە بۆمان چووەتە سەر ئەوە بۆمان نەچووە سەر ئەوە دنیامان لێ هاتۆتە دەنگ ئەوە محاسەرە دراوین فەرموو کاک مەسعود بەرزانی ئەوە ئەو واقع بوو کە تۆ تەجروبە کردبوو ئەوە سیاست ئاواکرێ کە ئەو بەڕێزانەیەکەن سیاسەتی فەرزی ئەمری واقع لە دنیا نەڕۆیشتوەتە سەر چونکە چەندێک تۆ ماوە و دەسەڵات هەبێ بە قوت بی لە کاتێکە لە کاتێکی ترا لایەنەکەی بەرامبەر احتیمالە بەهێز بێتەوە بۆیە فەرزی و ئەمرە واقعی کە تۆ کردوتە پێ و هەڵەوەشێنێتەوە و زیاتریشی لە دەسەستێنێ سیاسەتی ئەمری واقع هەمیشە لە دنیا لە بینی دوو هێزی سیاسیا کە کرابێ
إلا بفترەیەکی زمانی تێکچۆتە چکە لە دنیا باڵانسی هەست قابل بە گۆڕان. کاتم کردمەوە سوارد بە بەیاننامەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان کە دەست پێشخەرێکی بۆ عەبادی کرد و کامادەن بەیاننامەیەکی زۆر لاوازە بەیاننامەیەکی زۆر لاوازە بەیاننامە لاوازەکان هەر لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە شێتەوە ئەو بەیاننامە لە کاتێکە خۆی ئامادەیە تەنها 450 ملیار دینار موچەی هاوڵاتیاندا دەوای 915 ملیارەکە لە حکوومەتی ئیتیحادی دەوای هەموو مشتەقاتی نەوتی عراقکە لە ساحەفەی بدرێ بە هەرێمی کوردستان ئەمە زۆر خەیاڵ پڵاویە بەڕاستی شەرمە بۆ وەزارەتێک کە ناوی وەزارەت بێ و ڕاوێژکاری هەبێ و تەرح بکە لە کاتێکە کەس باسی تەرحی لەو نەکردووە. دائما طرح ئەبێ وەفدی تەفاوز بیکە هەیئەیەک بیکە کەس وەزارەتی مخەوەل نەکردووە کە بڵێ من ئەم پێشنیادانەکەم. ئەوە ئەگەر دلیل بێت دلیل لەسەر ئەوەی هیچ موسسەیەک لە هەرێمی کوردستانە کاری خۆی ناکە وەزارەتی سامانە سروشتیەکان چه علاقەی بە تەفاوزۆ هەیە وەزارەتی سامانە سروشتیەکان کێ دەوای ڕێی ئەوی کردووە کە حکوومەتی عراق بێنێتە سەر خەت و دانوستان لەگەڵ عراقا بکە. ئەوە ئەبێ قیادەی ئەم وڵاتە کە متەمەسیلن لە پەرلەمانە هەیئەیەکمانە بێ هەیەی تەفاوزی سەر بە پەرلەمانی کوردستان بێ بە شێوەیەکی گونجاو خەڵکێک بن بەردەوام لەو مەلەفایش بکەن و ئیش بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بکەن. ئێستا مەسەلەی نەوت پێدوایەتی بەسەر دێگەر بۆ نمونە کەرکووک لێ بکەین تا ئێستا عراقیەکان سوورن لەسەرەوەی ئەوەی من معلوماتمە بێ سوورن لەسەرەوەی ئەو نەوتەی لەوە پێش کۆمپانیای شەمال لە بەردەستیا بووە ئەو نەوتەیان ئەوێتەوە جا ئاڤانە و بای حەسەنە بیریترە تەبەن ئێستا لە عراقیشە هەمان تەعتیمی ئەعلامی ئەمڕۆ لە یەکێ لە کەناڵەکانە بینیم کەوا 57 بیریان وەرگرتووە کە ڕاز نییە دیعا چۆن لێرە ئەو دوو هێزە سیاسیە چاواشەکاریەکەن تەبەن مەجموعەیە هێزیش لە عراقا هیچیان هیچ نییە چاواشەکاری نەبێ. ئەگەر ئاڤانە و بای حەسەن بکەوێتە دەست حکوومەتی ئیتیحادی لانی کەم 200 تا 250 هزار بەرمیل نەوت لە دەسە دەین کە لە کاتێکە هەرێم باز لەوە 600 تا 620 هزار بەرمیل نەوتی هەیە ئەگەر ئەو بڕێی لێکەیتەوە هەرێم ئەو نەوتەی کە ئەمێنێتەوە نەک بەشی چارەکە موچە ناکە بەشی ئەو کۆمپانیانە ناکە کە ئیش بۆ هەرێمەکە. زۆر سوپاس بۆ ڕێزماوە ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق کە لە بەرنامەیە لەگەڵمان بووی. بەڵێ سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ. لەم پرۆگرامەدا تیشک دەخینە سەر باسێک کە ئەویش زەواجی پێشوەختە. ئەم مەسەلەی شیربایی و گەورە بەگسکە و ئەو شتانە بەڕاستی ینی ئەگەر بە قوڵایی بچین شریعەتی ئیسلام زۆر لی بێبەریە و پاکە لەو مەسەلەیەدا. ئەگەر شانزەی تاو کرد بێ وەوەلی ئەمەرە ڕازی بێت و حالە بکرێ بۆ لیجنە تۆبی لیجنەی پزیشکی ئەوان پشڕاستیکەنەوە نەک حاکم خۆی بە چاو تەقدیری خۆی ئەو بە قوربان و بەساقە و گیان و ناسکێشانی لێوە دەسێکەوێ لە ماڵەوە دەستی ناکەوێ کەواتە کەسی سێم هاتە خێزانەکە کەسی سێم وا لە ئەو خاتوناکە کە ئەم ببێتە بڕاردەری زەواجی پێشوەخت. هاوسەرگیری پێشوەخت هۆکارێک بۆ چارەسەرکردنی کێشەکان شیربایی کە بڵێن لە وڵاتی ئێمە کراوە